یەکێک لە دیاردە نەشیاوەکانی سیستمی کەرتی وەزیفی لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش دیاردەی بندیوار و دوو موچە و سێ موچەی نایاسایی بوو. بەڵام ئێمە تەنها بە قسە باسی ئەم دیاردەیەمان نەکرد، بەڵکو بە کردار دەستمان برد بۆ ئەو مەلەفە، بە عەمەلی هەنگاومان ناوە بۆ چاکردنی کەرتی وەزیفەی گشتی لە هەرێمی کوردستان. و هەنگاوی یەکەم تۆمارکردنەکە بوو، تۆمارکردنی بایۆمەتری ئامانجەکە نەبوو، ئامانجەکە نییە، هەنگاوی یەکەمە بۆ ڕێخستنی کەرتی وەزیفەی گشتی. بەم پرۆسەیە توانیومانە تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان تۆمارکەین لە سیستمێکی شەفاف. لەم پرۆسەیە توانیومانە زیاتر لە 50,000 بندیواری فعلی نەهێڵین کە موچەخۆری وەهمی بوون. بەم پرۆسەیە خەریکین ئەو بندیوارانەش بدۆزینەوە کە ڕنگ بێ ئەمری تەعینیان هەبێ بەڵام دەوامیش ناکەن. منەوێ بزانم حکوومەتی عێراق چی کردووە بۆ دۆزینەوەی بندیوارەکانی خۆی. منەوێ بزانم حکوومەتی عێراق چی کردووە بۆ نەهێشتنی دوو موچە و سێ موچەی نایاسایی خۆی. لە کاتێکا کە هەفتە لە دوای هەفتە تیمی تەدقیقی خۆی ئەنێرێ بۆ وەزارەتەکانمان، بۆ مەحافزاتەکانمان، وەکۆیە ئێمە مجرم بین، وەکۆیە ئێمە شتێکی غەڵەتمان کردبێ و ئەوان وەکو حاکم یەنە کوردستانەکەی خۆمان و تەدقیقەکەن بۆ ئەوەی چی بەشکەم خێرێکمان پێ بکەن مەعاشێکمان بدەنێ. هەفتەیەک چاوەڕێمان کرد، دوو هەفتە چاوەڕێمان کرد، سێ هەفتە چاوەڕێمان کرد، مانگێک چاوەڕێمان کرد، دوو مانگ چاوەڕێمان کرد. بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق هاتە سەر تەلەڤیزیۆن بە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانی وت من مەعاشی موچەخۆری هەرێمی کوردستانە دەم. خەڵکی کوردستان خۆشحاڵ بوو بۆ پەیامە. ئێمەش هاوکار بووین بۆ ئەوەی بەڕێزی و حکوومەتەکەی هاوکار بن بۆ دابەشکردنی موچە. دەرگای وەزارەتەکانمان بۆ کردنەوە، قایمەی تۆماری بایۆمەتریمان پێشکەش کرد، ڕێگاماندا تیمی پشکنینی خۆیان بێن وەزارەت بە وەزارەت بگەڕێن. و ئێستش لە مەحافزەی سلەیمانین مانگی ڕابردوو لە هەولێر بوون، ڕەنگ بێ مانگی داهاتوو بچنە دهۆک نازانین، بەڵام موچەکە هەر نەهات. و ئێمە داواکاری کە چیتر یاری بە نەفسیەتی میلەتەکەمان نەکرێت، پابەند بن بە بەڵێنەکانی خۆیان، موچەی موچەخۆرەکان بدەن ئەلەقەن ئەو وەزارەتانەی کە خۆیان وتیان ئەیدەن کە وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی. و لە بوارەکانی تریشا ئێمە ئامادەبوونی خۆمانمان دەربڕێەوە، چیان ویستووە سەبارەت بە فرۆکەخانەکان. ئێمە لاریمان نەبووە، کارمەندی حکوومەتی فێدراڵی ئەنێرن بەخێر بن، پشکنی نەهێنێرن بەخێر بن، سەرپەرشتیارە نێرن بەخێر بن، بەڵام ئەبینین هەفتە لە دوای هەفتە، مانگ لە دوای مانگ ئەو ئابڵوقەیە لەسەر هاتوچوو لە هەرێمی کوردستانەوە هەرماوەتەوە کە بووەتە جێی داخ و نیگرانی خەڵکی کوردستان.